بەڕێزان، دیارە ئینسان لە ژیانی خۆیان ئولفەت بە کۆمەڵە شتەوە ئەگرێ، بۆیە بینیت لە بیری نامێنێ یاخود ئەسڵەکەی بیرەچێتەوە، بۆیە بینیت وەکو شتێکی ڕۆتین تەعاملی لەگەڵاکە. یەکێک لەو نیعمەتە گەورانەی خوای گەورە بەسەر عەبدەوە هەیەتی، نیعمەتێکە کە ڕۆژانە ئێمە تەعاملی لەگەڵاکەین، ڕۆژانە بەکارهێنین، و ژیان بەبێ ئەو نابێ، و بەردەوامی ژیان بەبێ ئەو نابێ، و خۆشی بەهەشتیش بەبێ ئەو ناگوزەرێ. نیعمەتێکی بەسیط، نیعمەتێکی سادە و ساکار کە لە سێ گردی هەوا پێک هاتووە، دوانیان هایدرۆجینەوەیکان ئۆکسجینە. ئەم ئاوی لێ دروستە بێ کە ئێمەی بینین. دیارە بەڕێزەکانم، ئەو پێکهاتەیە کە ئینسانی لێ خەڵقە بێ، سەرچاوەی ئینسان لە ئاوەیە. بۆیە خوای گەورە فەرمێ وەجعلنا من الماء كل شيء حي، هەموو شتێکی زیندوومان لە ئاو دروست کردووە. کە باسی دروستبوونی ئینسانی شەکات، خوای گەورە باسی ماءەکە، جا مائێکی مەهینە یاخود مائێکی دافقە، هەمووی هەر ماءە، چونکە ئەو تۆ و هێلکەیەی لە ئینسانە دروستە بێ و منداڵی لێ دروستە بێ لە سەدانەوەتی ئاوە. بۆیە خوای گەورە یەک پارچە بە ئاو ناوێ با، کرۆمۆسۆمێکی کەمی تایە و ئەم ئینسانە گەورەی لێ دروستە بێ. لەخوای گەورە فەرمێ ثم إذا أنتم بشر تنتشرون، پاشان ئێوە دەرەپەڕن وەکو بەشەر و دێنە دەرەوە. لەم ئاوە بەسیتە لە ناو سکی دایکە ئەم منداڵە گەورە ئەبێ دەوری بە ئاو دراوە دیسانەوە. هەر کاتی ئەم مناڵە هاتە دەرەوە، لە ساهەشتای پێکهاتەی لاشەی ئاوە، وردە وردە کە پیرە بێت و کە چرچە بێت و کە ئاو لە لەشیا ئەبێ بە هەڵم و کەمەکات، ئەنجا پێکهاتەی ئاو لە لەشیا ئەبێ بە لە 160، لە 190 دوایی بێ بە لە 180، دوایی ئەبێ بە لە 108، لە پیریشە ئەبێ بە لە 150. واتە ئەگەر حەجمی ئینسانێ 100 کیلۆ بێ، ئاوەکەی لێ دەربێنیت تەنها 40 کیلۆ ئێمێنێتەوە. یعنی ئەو ئینسانە گەورەیە، ئەو ئینسانە زەخمە، لە 70 کیلۆ ئەگەر ئاوەکەی لێ لابەیت 30 کیلۆی لە ئەرزامێنێتەوە. بۆیە خوای گەورە وەکو نیعمەتێکی گەورە ئەو ئاومان بۆ باسەکات بۆ ئەوەی کە قەدری بزانین. ڕێخستنی ئەم ئاوە لە ناو لاشەی ئینسانە لە مێشکا هەیە، لە خانەیەکا کە پێوتێ پیتویتەری گلاند، لێرەوە دەست پێیەکە لەسەر و خانەی ڕژێنی نوخامیەوە دەست پێیەکە، بە دڵا تێپەڕێ، بە زەخت و بۆرەکانی خوێنا تێپەڕێ، بە ڕژێنی سەر گورچیلە و بە گورچیلەیە تێپەڕێ، بە تینوێتی دەمی ئینسانە تێپەڕێ. واتە تۆ هەر کاتێ ویستێ ئاو بخۆیتەوە تینوتە بێ، پێویستە پێیەتی. ئەگەر ئینسان لە ڕۆژەکە پێویستی بە 3 لیتر ئاوە، ئەگەر خوای گەورە ئەم مەزدەری ئاسان نەکردایە و متەداول نەبوایە لە بەردەستمانە، ئەبوایە هەمومان ڕۆژانە سێری گەشەکەی خۆمان بکردایە، بزانین چەندێکمان ئاو پێماوە. جا بچووینایە لە بەردەمی بەنزی خانەکانە سەرەمان بگرتایە و بۆستاینایە بۆ سەری ئاو تەنها ئاومان تێ بکەن. چکە و کەسەی کە نەخۆشە بێت و ئەرشێتەوە و ناتوانێت ئاو وەرگرێ، ئەی بەنە خەستەخانە و مغەزی تێەکەن. مغەزی چییە؟ مغەزی بریتیە لە یەک پارچە ئاو. جۆرێک لە مغەزی یەک پارچە کەوچکیەک شەکری تایە، ئەوی تریشان پارچەیە کەوچک شەکری یاخود خۆی تایە. لەمە زیاتر نییە. ئەوی کە تۆ پێویتری مغەزی هەمووی ئاوە، کاکرێتە لەشی ئینسانەوە. بەڵام خوای گەورە مەزدەرەکەی ئاوە ئاسان کردووە کە تۆ خۆت هەست بە تینوێتیەکەی، یاخود لە کاتی بە ڕۆژوو بوونە هەست بەواکەی زەختە دابەزیوە، هەستەکەی بێتاقەتی و پێویستە بە ئاوە. یەکەم شتێکە حەزت لێیەتی دوای دەنکە خورماکە بیخۆیت، ئاوەکەیە کە پەلامارەیت و دەستێیت تێ. بەرەو نیعمەتێکی گەورەیە خوای گەورە کە هەست بە تینوێتی لە ئینسانە دروست کردووە.